کە لەگەڵ بەددا دانیش و هەستی، پشت بە خراپەی چاکانە بەستی. تۆ دەڵێی چی بکەم قسەیان خۆشە، نەتیجەی قسەی گاڵتە و گەپ بۆشە. پیاوێ زەرەری لە خەڵکی دابێ، دڵی ناسرەوێ هەتاکو مابێ. ناپیاویش هەبێ لە باتی چاکە، کردەوەی بەدە و هێشتا بێباکە. خوی بەد وەک میقڕۆب عیسەی ئیرسیە، دەوران بەدخوایە و پیاو چاک برسیە. بەڵام ئاگری دز ساتێ ئەگڕێ، کە دەورەیاندا هێڵێکی دەبڕێ. ئەمە کای کۆنە کە بە بای دەکەین، تەسەڵای هەندێ خەڵکی پێ ئەدەین. ئەجینە ئێستا دەوران دەورانە، بۆ چلۆ چۆکەر ڕۆژی مەیدانە. یەکێ بە درۆ و یەکێ چاوەڕاو، یەکێ بە ئاغام پاشام هاتە ناو. مادام دنیایە و ئەمانەی تایە، پیاوی دنیایی لە برەودایە. ئەوی ناسرابێ بە عیلم و ئەخلاق، ئەبێ بچێتە جەزیرەی واق واق. ڕۆن و برنج و گۆشتمان گرانە، تەنها هەڵبەستی ژوورناڵ هەرزانە.